Let's start with a question about the condition of the Iranian people. نازەنین خانم بە ئەم دیمانەیە بە پرسیارێک لەسەر ڕەوشی گێلانی ئێران دەست پێ بکەین بە تایبەتی پاش تێپەڕبوونی زیاتر لە 6 مانگ بەسەر جێبەجێکردنی ڕێکەوتنی ناوچیدا خەڵک ئێستا لە چ ڕەوشێکدان؟ خەڵک زۆر خۆشحاڵ بوو کە باس هاتە سەر ڕێکەوتنی ناوکی لە مانگی حوتی ڕابردوودا کاتێک ئەم ڕێکەوتنە مۆرکرا بەڵام کاتێک کە دەستکرا بە جێبەجێکردنی بەندەکانی ئەم ڕێکەوتنە ناوکیە ئەو خۆشحاڵیەمان نەبینی. بەشێکی زۆری ئەمەش دەگەڕێتەوە بۆ بەڕێوەبەرایەتەکەی حەسەن ڕۆحانی کە پەیمانێکی زۆریدا نەدەبوو ئەو پەیمانە زۆرانە بدات و بگاتە سەر و چاوەڕوانیەکی خەڵکەوە چونکە بۆ بوژانەوەی ئابووری وڵاتەکە کاتێکی زۆری پێویست بوو. لەلایەکی تریشەوە دەبوایە هەر پەیمانێک وایە بیدابایە سەبارەت بەوەی هەڵگرتنی سزاکان لە پاش ڕێککەوتنەکە بوژانەوەی ئابووری بەدوا دێت. لە پاش دەستپێکردنی قۆناغی جێبەجێکردنی شێوە کاردانەوەکان لە ناو خەڵکدا جۆرا و جۆرن هەندێک پێیان وایە پێویستە بڕێک پش و درێژ بن چونکە لەو بڕوایەدان هەڵگرتنی سزاکان بەو مانایە نییە دەست بەجێ چی پارە و سامانی ئێران هەن لە دەرەوە دەگەڕێتەوە بۆیان بەڵام چاوەڕوانی ئەوەشن ڕۆژ بە ڕۆژ توانایی کڕینی زیاتر ببینن وەلێ هێشتا ئەمەیان نەبینیوە بە تایبەتیش کاتێک ئەو دوو دڵیەی لە بانکە نێونەتەوەیەکاندا دەبینن لەوەی دەست بکەنەوە بە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا هەر بۆیە دەتوانم بڵێم لە زۆر ڕۆوە هێشتا ئەو بوژانەوە ئابووری و پەرەسەندنانە بەدەست نەهاتوون کە پێشبینیان بۆ دەکرد بۆ کاتی جێبەجێکردنی ڕێکەوتنە ناوکیەکە. That it perceived that it would following the implementation of the nuclear deal. In the far future, لە ئایندەیەکی دووردا بەڕای تۆ ئەم ڕێکەوتنە ناوچیە گۆڕانکاریەکی ئەرێنی بە دوای خۆیدا دێنێ لە ڕێژەی هەژاری لە ئێراندا؟ A lot of that depends with what happens with the money. زۆرێک لەمە دەکەوێتە سەر ئەوەی پارەکانی ئێران چیان بەسەر دێت. ئابووری ئێران زیاتر ئابووریەکی نێوەندیە. حکوومەتی ئێرانت هەیە کە پرۆژەکانی وەگەرخستنی سەرمایە زۆرتر لەوێوە دابەش دەکرێت بەسەر دەستەبژێرێکدا کە لە وەتای شۆڕشی ئیسلامیەوە بوونیان هەیە و سوود لەو دەرفەتە دەبینن. ئەوجا دەستەیەکی ترت هەیە کە نافەرمیە ینی نەسەر بە حکوومەتە و نەکەرتی تایبەتیشە بەڵام پەیوەندی تۆکمەی هەیە پەیوەندی سیاسی مەبەستمە. بۆ نمونە پاسدارانی شۆڕشی ئیسلامی سوودمەندێکی گەورەیە لەم ڕێکەوتنە ناوکیە. ئەوەی دەمێنێتەوە خەڵکە سوودوەرگرتنی خەڵکیش لەم ڕێکەوتنە دەکەوێتە سەر ئەوەی چەندێک لەو سوودەی بەردەکەوێت کە لە لای دەستەبژێرەکانە بەگشتی تەواوی پەرەسەندن و بوژانەوە ئابووریەکەی گەلانی ئێران پێویستیانە کاتێکی زیاتری دەوێت چونکە لە ئێستادا پێویست بە چاکسازیەکی گەورە و قوڵ هەیە بەڵام ئێستا هیچ خواستێکی سیاسیانە بۆ ئەو چاکسازیە نابینرێت کە ململانەیەکی قورس بەدوای خۆیدا دێنێت تەنانەت بۆ کەسانێکی وەک ڕۆحانی و ڕەفسەنجانیش کە هەتا ئەندازەیەک لەگەڵ ڕۆڵێکی زیاتری کەرتی تایبەتدان لە ئابووری ئێراندا هەرچەندە تا ئێستا ئاماژەیەکیش بەدی نەکراوە کە توانی بێتیان هەنگاوێکی بەرەوپێشیان نابێت لەم دۆسەیەدا. What we're seeing is probably more modest reforms. ئەمانەی کە باستکردن بەهۆی کۆنەپارێزانی ئێرانەوەیە یان هۆکاری تر هەن؟ Partly because the Iranian economy is set up and has been isolated for so long from the international system. بەشێکی دەگەڕێتەوە بۆ لە پەراوێزانی ئابووری ئێران کەماوەیەکی زۆرە لەلایەن کۆمەلگای نێونەتەوەیەوە لە پەراوێزنراوە. تەنانەت ئەگەر خواستێکی سیاسیش هەبێت لە ناو ئێراندا بۆ کرانەوە ئەوە هێشتاش کاتی زیاتری دەوێت و کارکردنێکی زۆرتریشی دەوێت لەلایەن ئێرانەوە بۆ ڕەخساندنی زەمینە و ژینگەی پاراستنی وەگەرخستنی سەرمایەکان و ڕێگەدانیش بە خەڵک تا ببنە بەشێک لەو سیستەمە نێونەتەوەیە ئابووری هەیە. لێرەدا بەشە گرنگەکە دەستبژێرە سیاسەکەی وڵاتەکەیە بەبێ ڕەچاوکردنی ئەوەی ئایا ڕوانینە سیاسیەکانیان میانە ڕەوانەیە یان کۆنەپارێزن کە وەگەرخستنەکانی سەرمایە لای خۆیانە. ئەڵبەتەش ئەمە ئەو متمانەیە نادات کە خەڵک بەشدار بکرێت لەم پرۆسەیەدا چونکە کاتێک خەڵک لە ڕووی ئابووریەوە بەهێز بکرێت لەوانەیە بڕوات بەرەو داواکردنی مافی زیاتری سیاسی لەلایەن خەڵکیەوە ئەمەش شتێک نییە بگوترێت خواستی دەستبژێری سیاسی وڵاتەکەیە. One of the important things for relieving the economy in Iran or everywhere. یەکێک لە هۆکارەکانی بوژانەوەی ئابووری لە هەر وڵاتێکدا بێ وەگەرخستنی سەرمایی بیان نییە. هێشتاش ئێران بە وڵاتێکی سەرپەرشتکاری تێرۆریزمدا دەنرێ هەر بەم هۆیەشەوە زۆرێک لە کۆمپانیا گەورەکان بە گومانەوە لە ئێران دەڕوانن.
That is one of the reasons why foreign investment is likely to be gradual. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی وەگەڕخستنی سەرمایی بیانی لە ئێراندا هێدیە. سەرپەرشتیاری ئێران بۆ تیرۆریزم پەرەسەندنە ئابوووریەکانی ئالۆز کردووە. ئەمە بێ لەوەی کێشەیەکی تریش هەیە کە سیستەمی بانکی بە پێوانەکانی ئەم ڕۆنۆژەنگ نییە کاتێک دێنە سەر باسکردنی سپیکردنەوە یان قاچاقچێتی پارە یان تیرۆریزم. هەر بۆیەشە زۆرێک لە کۆمپانیا بیانەکان ترسیان هەیە لەوەی بچنە ئێرانەوە بۆ کارداری. بێ لەوەی کە ئێران وڵاتێکی پشتیوانکاری تیرۆریزمە، فاکتەرێکی تریش هەیە کە پاسدارانی شۆڕشی ئیسلامیە کە کاریگەریەکی زۆری لە ئابووری ئێراندا هەیە بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆش لە ڕێی ئەو کۆمپانیا گەورانەی ژێربەژێر سەر بە پاسدارانن. ئەمانش بێگومان وەها دەکەن کۆمپانیا بیانەکان بە گومانێکی زۆرەوە تاوتوی بڕیاری خۆیان بکەن بۆ کارکردن لەگەڵ ئێراندا. بڕوات وایە ئێران دەرفەتێکی لە بەردەمدا هەبێ بۆ کشانەوە لەم ڕێکەوتنە بۆ نمونە ئەگەر لە هەڵبژاردننی داهاتوودا کۆنەپارێزەکان ببنە هێزی سەرەکی. کاتێک دێتە سەر ڕێکەوتنی ناوکی هەموو نێوەندەکانی دەسەڵات بە شێوەیەک لە شێوەکان قایل بوون و پەسەندیشیان کردووە. ئەمەش بەشێک بووە لە نەخشە ڕێژەکەی ئایەتوڵا عەلی خامنەیی کە دەیگوت پشتیوانکردنی ئەم ڕێکەوتنە دەکەوێتە سەر بڕیاری پەرلەمان، دەکەوێتە سەر قسەی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی. بڕیاری پەرلەمانیش پێویستی بە پەسەندکردنە لەلایەن ئەنجومەنی نیگەهبانەوە. ئەمە ژیانی نێوەندە جیاوازەکانی ئێران پەسەندیان کردووە. بەڵێ کۆنەپارێزانی ئێران بە نابەدڵی ئەم ڕێکەوتنیان مۆر کردووە، چونکە خامنەیی وتویەتی بەڵام ئەگەر و نەگەری کشانەوەی تاران لەم ڕێکەوتنە دەکەوێتە سەر ئەو دەستکەوتە ئابووریانەی ئێران بەدەستی دەهێنێت بەو شێوەیە پێشتر بیری لێ کردوتەوە. لێرەشەوە پێم وایە مەترسیەکانی پێشێلکاری لە بەندەکانی ڕێکەوتنەکەدا دێتە ئاراوە. بەڕاستی هەر هیچ نەبێت تا ساڵێکی تریش پێ ناچێت ئێران بخوازێت پێشێلکاری لەم ڕێکەوتنەدا بکات، چونکە وێ ڕای ئەو ڕەخنە توندە سیاسیانی دژی ئەم ڕێکەوتنە هەن. ئێرانیەکان دەزانن بەرەنجامی سزاکان لە پشوو درێژی و بەرگەگرتندا نەماوە بۆیە ڕێکەوتنەکەیان مۆر کرد. The costs of sanctions were increasingly intolerable and they needed to do something about it. And so they signed up. جا ئایا مەوادەکە ئێران متمانە لە ناو کۆمەڵگای نێونەتەوەییدا بەدەستبێنێتەوە؟ The Rouhani administration came to power and you have to see this in the eyes of Khamenei. بەڕێوەبەرایەتەکەی ڕۆحانی دەبێت لە چاوی خامنەیی ببیندێت. ئەگەر ئایەتوڵا خامنەی قایل نەبوایە ئەوە ڕۆحانی دەسەڵاتی بەدەست نەدەهێنا. هەر بۆیەشە هەروە دێ و دەبینین ڕژێم لە ئێراندا بە پێچەوانی خواستی خەڵکە هاتنە سەر دەسەڵاتی ڕۆحانی تا ئەندازەیەک لەگەڵ ئەو خواستەدا بوو بۆ نیشاندانی ئێرانێکی پرۆفێشناڵ ئاشتی خواز بڕوابوو بە دانووساندن وەک لە تیمەکەی محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێراندا نیشاندرا. ئێران دەیویست نیشانی جیهانی بدات دەخوازێت بەردەوام بێت لە دانووساندنێکی ئالۆزی وەک و توێژەکان بۆ ڕێکەوتنی ناوکی و گەیشتن بە ڕێکەوتن و نیشاندانی وابەستەیە پێوەی وەک دەبینین دواتریش زەریف و وەزیری دەرەوەی ئەمریکا درێژەیان بە کۆبوونەوەکەیان و پەیوەندەکانیان داوە. ئێران وێنەیەکی جیاوازی نیشانی کۆمەڵگای نێونەتەوەیی داوە بە بەراورد لەگەڵ سەروەختی مەحموودی ئەحمەدی نەژاد. جالم سۆنگەیەوە دەکرێت بگوترێت بەڵێ ئێران وێناکردنی خۆی لە بەردەم کۆمەڵگای نێونەتەوەییدا گۆڕیوە. But still concerns from the region, like Gulf countries, for example. بەڵام هێشتاش نیگەرانی لە ناوچەکەدا هەن لەوانە وڵاتانی کەندا و هەروەها ئیسرائیلیش کە دەڵێن هیچ جیاوازیەک نابینن لە نێوان ئێرانی ئەحمەدی نەژاد و ئێرانی ڕۆحانیدا. پێم وایە هێندەی پەیوەندی بۆ وڵاتانی کەنداوەوە هەیە. دەوڵەتی ئێران لە جێ خۆیەتی ڕاستە ڕۆحانی وێنەیەکی جیاوازی سەرۆکایەتی لە دەرەوە نیشانداوە، بەڵام هێزەکانی پاسدارانی شۆڕش هێشتاش کاراکتەری گەورەن لە بواری سیاسی ئێراندا. بەڕای من فەرامۆشکردنی ئەوەی کاریگەریان هەیە، فەرامۆشکردنی ئەوەی بەرژەوەندیان هەیە، فەرامۆشکردنی ئەوەی ڕەوشی ناوچەکە تەنها بەستراوە بە ڕێکەوتنی ناوکیەوە ئەوە هەڵەیە. ئێران دەیەوێت دۆسەی ناوکی لە هەموو شتێکی تر جیا بکاتەوە. ئەو وابەستەیەی دەیبینن ئەو گۆڕانکاریی لە بەڕێوەبەرایەتەکەی ڕۆحانیدا دەیبینن بە شێوەیەکی سەرەکی لەو ڕوانگەیەوەیە. But what's the assurance for Israel, for example? باشە متمانە بۆ ئیسرائیل چییە؟ لەو ڕوانگەوەی ئەحمەدی نەژاد پێشتر داوای سڕینەوەی ئیسرائیلی دەکرد لە نەخشەی جیهاندا. بۆ دەبێت ئیسرائیل دڵنیا بێ لەوەی لە ئایندەدا شتێکی لەو شێوەیە ڕوونادات.
دژایەتی ئێران بۆ ئیسرائیل لا نەچووەوە نەگۆڕاوە، تەنها ئەوەندە زمانی وتارەکان بە بەراورد لەگەڵ جاراندا نەرمتر بوون. هێشتاش دامەزراوە سەرەکیە سیاسەکانی ئێران دژی ئەمریکا و دژی ئیسرائیلیشن. ئەمە بەشێکە لە کڕۆکی ئایدۆلۆژیای کۆماری ئیسلامی ئێران. باوەڕیش ناکەم بەم زوانە یان هەروە لە ناکاو ئەم استراتیژیەتەی کۆماری ئیسلامی ئێران بگۆڕێت. لە وەڵامی پرسیارەکەشدا سەبارەت بەوەی متمانە چییە بۆ ئیسرائیل گرنگ بزانرێت هێزەکانی پاراستنی ئیسرائیل لە ساڵی پاردا وەک پلانی استراتیژی 5 ساڵی خۆی مەترسیە ناوکیەکانی ئێرانی لە لیستی مەترسیەکان بۆ سەر ئیسرائیل لاداوە و ئەمەش ئاماژەیە بەوەی ئەم ڕێککەوتنە ناوکیە هەر هیچ نەبێت بۆ ماوەیەکی کاتی مەترسیەکانی دروستکردنی چەکی ناوکی لەلایەن ئێرانەوە کەم دەکاتەوە کە مەترسی سەرەکی بوو بۆ دەوڵەتی ئیسرائیل. Reducing the risk of Iran developing a nuclear weapon that would threaten the state of Israel. Many says that the nuclear agreement باش بەڵام زۆرێکیش دەڵێن ئەم ڕێکەوتنە ناوچەی ئێرانی لە ناوچەکەدا بەهێز کردووە ئەوەی لە سووریا دەیبینین بنمونە. If you want to look at the regional policy of Iran before and after the nuclear agreement. ئەگەر سەیری سیاسەتی ناوچەی ئێران بکرێت بەر لە ڕێککەوتن و پاش ڕێککەوتنەکەش دەبیندرێت کە ڕکابەری ناوخۆیی ئێرانیش بەهێند وەرگیراوە لە ژمارەیەک دۆسەی گرنگدا. بەشێک لە کۆکارەکانی ئەوەی پاسدارانی شۆڕشی ئیسلامی بەم ڕێککەوتنە قایل بوون دەشێت بگەڕێنرێتەوە بۆ ئەو هەوڵانەی دەیاندا تا لە سیاسەتەکانی ئێران لە ناوچەکەدا دەستیان کراوەتر بێت بە مەشسوود لە ڕێککەوتنەکە دەبینن بۆ گەیشتن بە ئامانجەکانیان لە ناوچەکەدا. And that they would benefit from the nuclear agreement in order to pursue those objectives in the region. Iran is facing a lot of challenges inside the country. ئێران لە ناوخۆی وڵاتەکەشدا ڕوبەڕووی گەلێک سەختی دەبێتەوە. ئایا ئێران دەتوانێت بەسەر ئەم سەختیانەدا زاڵ بێ هاوکاتی ئەو سەختیانەی لەسەر ئاستی نێونەتەوەی ڕوبەڕووی بوونەتەوە؟ When it comes to political stability and the regime stability. کاتێک دێینە سەر سەقامگیری سیاسی و سەقامگیری لە ناو ڕژێمدا گەورەترین سەختترین گرفتێک کە ڕوبەڕووی ئێران دەبێتەوە جەمسەرگیریە لە ناو میانەڕە و کۆنەپارێزەکاندا و بۆیەشە بۆ کۆنەپارێز ناودێریان دەکەم چونکە هێشتاش وابەستەی پێکهاتەی کۆنەپارێزین لە ئێراندا کە ڕیفۆرمێکی قوڵیان ناوێت لە سیستەمی وڵاتەکەدا میانەڕەوە کۆنەپارێزەکانی وەک ڕەفسەنجانی یان تەنانەت حەسەن ڕۆحانی کە ئەمیش هەر لەم بەرەیەدا دادەنرێت. لە نێوان ئەمان و توندڕە و کۆنەپارێزەکاندا جەمسەرگیری هەیە چونکە ئێستا ئێران لە دووڕیانێکدایە بۆ بڕیاردان لەوەی بە کام ئاراستەدا بڕوات لە دەمێکدا ڕێککەوتنی ناوکی مۆر کردووە لە پێناو بوژانەوەی ئابووریدا و هەندێک لە ڕووی ئایدۆلۆژیەوە وەهای دادەنێن کە ئێران ڕێککەوتنی لەگەڵ بەدکاری گەورەدا مۆر کردووە هەروەها لەلایەکی ترەوە خواستەکانی ئێرانە لە ناوچەکەدا. کە نایەوێت چیدی لە پەراوێزدا بێت و کاریگەری دەخوازێت لە ناو حکوومەتەکانی وڵاتاندا. ئەم کێشەیەش قوڵ و گەرموگوڕی شەو بەڵام ئاشکرا نییە کام یەکێک لەلایەنەکان سەرکەوتوو دەبن تایدا چونکە هیچ لایەکان هێندە لاواز نین تا بە ئاسانی بنکۆڵ بکرێن و هێندەش بەهێز نین تا ببنە خاوەن بڕیار. ئەمەش گەورەترین سەختیە کە بەرەو پێشچوونی کۆماری ئیسلامی ئێران لەسەر ئاستی ناوخۆیی ڕوبەڕووی دەبێتەوە. And that's the biggest challenge when it comes to the Islamic Republic going forward. نازەنین خانم تۆ هیچ جیاوازیەک دەبینی لە نێوان ڕیفۆرم خوازان و کۆنەپارێزانی ئێرانیدا سەبارەت بە دۆسەی نەتەوەکان لە وڵاتەکەدا لەوانە کورد؟ The minority issue in the political establishment doesn't get as much attention. دۆسەی کەمایەتیەکان لە ناو دامەزراوە سیاسەکانی ئێراندا جێی سەرنجێکی زۆر نییە. لە ڕاستیدا گرنگیدانی ڕیفۆرمستەکان بە دۆسەی کەمایەتیەکان دەکەوێتە سەر ئەوەی چۆن باز لەم دۆسەیە دەکەیت. ئایا باست لە بەشداریکردنیانە لە بڕیاری سیاسیدا، ئایا پەرەپێدانی ناوچەکانیان لە ڕووی ئابوووریەوە، ئایا پێویستە دەنگی سیاسی خۆیان هەبێت بۆ ئەمانە وەڵامیان بە بەڵەیە. بەڵام کاتێک باز لە جیابوونەوە دەکەیت ئەو بەڵەیە نابیسترێت چونکە ئەمە بەشێک نییە لەو کارنامەیەی ریفۆرمستەکان باسی دەکەن. کۆنەپارێزەکانیش لەوانە هێزەکانی پاسداران ڕێبازی خۆیان تەواو ئاشکرا کردووە بە تایبەتی لەو ناوچانەی یاخیبوونیان لێهەن بۆ نمونە لە بەرامبەر کوردەکان. ئێستاش زۆرێک لە سەرکردەکانی پاسداران دڵسۆزی و هاوسۆزی خۆیان بۆ ڕژێمی ئێران لە ڕێی ڕەفتارەکانیانەوە بەرامبەر بە کورد دەخەنە ڕوو. هەر بۆیە ئەمە دۆسەیەک نییە کۆنەپارێزان بەبایەخەوە سەیری بکەن. بۆیەشە دەبینیت وتار و بیرکردنەوەی ریفۆرمستەکان بەرامبەر بەم دۆسەیە بەرینترن بە بەڵگەی ئەوەی کاتێک باز لە کەمایەتەکان دەکرێت ڕۆحانی
دەتوانی زمانێکی نەرمتر بەکاردەهێنێت. And they just don't have the capability to go forward with it. Do you believe there is a political will? باز دەکرێت کە لە دامەزراوەکانی دەوڵەتی ئێراندا جیاوازی هەن یان با بڵێم شەڕێکی سیاسیانە هەیە لەسەر دۆسەی چارەسەرکردنی کێشەی نەتەوەکان بۆ نمونە کێشەی کورد ئەوە تا چەندێک دروستە؟ There might be in behind the scenes. Iranians talk about a lot of things behind the scenes. لەوانەیە لە پشت پەردە هەبن. ئێرانیەکان لەسەر زۆر شت لە پشت پەردەوە قسە دەکەن. هەر چۆنێک بێت قسەکردنێکی ئاشکرا نییە سەبارەت بەوەی ئایا ئەم لایەنانە چی دەکەن. بەڵام ئەوەی بە ئاشکرایی دیارە بەکارهێنانی وتارێکی کراوەیە لەسەر دۆسەی کەمایەتەکان و بە تایبەتیش بۆ کورد بۆ نمونە ڕۆحانی باز لە مافی خوێندن بە زمانی کوردی دەکات. سەردانی پارێزگای کوردستانی کرد، پەیمانی دابینکردنی بودجەی بوژانەوەی داوە، بەڵام شتەکان لەمە داوەستاون و باسێکی گەورەتر و فراوانتر بۆ ئەم دۆسەیە لە ئێراندا نییە. There isn't a larger, broader conversation about this topic in Iran, in the political establishment. Many international organizations زۆرێک لە ڕێکخراوە نێونەتەوەیەکانی داکۆچی لە مافەکانی مرۆڤ دەکەن راپۆرتیان داوە کە ئێران لە ڕیزبەندیە یەکەمەکانی وڵاتانە بۆ پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. ئایا ئێران دەتوانێت لەسەر ئەو جۆرە سیاسەتانی بەردەوام بێت؟ Can Iran continue? Sure. Iran, but it pays a price for it. ئایا ئێران دەتوانێت بەردەوام بێت؟ بەڵێ دەتوانێت، بەڵام دەبێت باجەکەی بدات و دەمێکیشە ئەو باجە دەدات. ئالێرەوە پێویستە ئاماژەیەک بۆ بکەم کە هەندێک جار بە هەڵە تێگەیشتنێک هەیە لە لای کۆمەلگای نێونەتەوەیەوە بۆ نمونە دەڵێن ئاها ژمارەی لە سێدارەدانی خەڵک زۆرتر بووە. کێشەکە لەوەدایە ئەم پێشێلکاریانەی مافەکانی مرۆڤ لەلایەن دامەزراوەکانی سربەدەوڵەتی ئێرانەوە دەکرێت وەک پاسدارانی شۆڕشی ئیسلامی دەسەڵاتی دادوەری کە لەژێر کۆنتڕۆڵی کۆنەپارێزانی ئێراندان لە ناو ئێرانیشدا ناکۆکی لەسەر ئەم دۆسەیە هەیە و ئەگەر ریفۆرمستەکان لەبارەیاندا دەستکەوتێکیان هەبێت ئەوا دەکەونە بەر تانە و تەشەری لای بەرامبەر. هەر بۆیان پێشێلکاریانە ئەگەر بە تەواویش نەبێت ئەوە تا ئەندازەیەک شەرمەزاری بۆ ڕۆحانی دروست دەکات لەسەر ئاستی کۆمەلگای نێونەتەوەیی. ڕۆحانی باز لەوە دەکات کە ئێران وڵاتێکی میانە ڕەوە، باز لە بەها دیموکراسیەکان دەکات لە کۆماری ئیسلامی ئێراندا، کەچی ئەو هەموو پێشێلکاریانەی مافەکانی مرۆڤ دەبینێت لە ئێراندا هەرچەندەوە گوتم مەرج نییە بەرنامەی ڕۆحانی بن، بەڵکو زیاتر ڕکابەرەکانین کە دەخوازن شەرمەزاری بۆ بێنن. Not necessarily of his doing, but of the other people in Iran who have the power to do so and probably embarrass him. کێ ئەو باجە ڕاستەقینەیە دەدات؟ ڕژێمی ئێران یان گەلانی ئێران؟ Well, obviously the people are paying the price. They're not, they go to the polls, they vote. بێگومان وەک بەرەنجامێک گەلانی ئێران ئەو باجە دەدەن. خەڵکی ئێران دەچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆیان دەدەن، نوێنەرانی خۆیان هەڵدەبژێرن، بەڵام بەهۆی دەسەڵاتەکانی ئەنجومەنی نیگەهبانەوە دەشێت زۆرێک لە دەسەڵاتەکانیان لەدەست بچێت و نەتوانن ئەو هەنگاوانە بنێن کە خەڵک دەیانەوێت و داوای دەکەن. سادەترین نمونە لە چکردن لە ئێراندا کە پێویستە بە ئارەزووی خەڵک بێت بەڵام کە دەسەپێنرێت ئەوە دەبینیت نوێنەرەکانیش ناتوانن هیچ شتێک بکەن لە ڕووی ئابووریشەوە بە هەمان شێوە لە ڕووی خوێنەواریەوە سیرکەن گەنجانی ئێران لە ناوچەکەدا خاوەنی بەرزترین ڕێژەی خوێندن تەواوکردنن. ژنانی ئێران ڕێژەیەکی بەرچاویان بڕوانامەی باڵایان هەیە، بەڵام دەرفەتیان نییە لە ناو وڵاتەکەدا هەر بۆیە ڕوو لە وڵاتانی تر دەکەن. ڕەوشەکە هێندە قورسە گەیشتە ئەو ئاستەی ڕۆحانی دانی پیادا بنێت و داوای چارەسەری بۆ بکات. ئەمانە بەشێکن لەو زیانانەی گەلانی ئێران دەیدەن بەهۆی ڕێبازەکانی دەوڵەتی ئێرانەوە. Who is paying the price for the policies pursued by the state. But what does it mean, acknowledgement? دانپێدانانەکانی ڕۆحانی چمانایەکیان بۆ دەمێنێتەوە ئەگەر بڕیار و هەڵوێستی نەبن بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە. It tapers a little bit of the grievances. For example, and I say this ئاسی تووڕێی و ناڕزایی خەڵک کەمێک کەم دەکاتەوە. با نمونەیەکت بدەمێ لەسەر بنچینی ئەوەی لە قسەی خەڵکیەوە گوێم لێ بووە کاتێک کەسێکی وەک ڕۆحانی بەرامبەر ئەنجومەنی نیگەهبان دەوەستێتەوە تەنانەت ئەگەر هەر بە قسەش بێت مانایەک لای خەڵک دروست دەکات، چونکە تا ئێستا کەس بەرامبەر ئەندامانی ئەم ئەنجومەنە نەوەستاوەتەوە پێیان بڵێت ئێوە کێن
وەک ئەوەی ڕەفسەنجانی پێیوتن ئێوە چێن تا بڕیار بدەن کێ هەڵبژێردرێت. ئەمە مانایەکی هەیە هەرچەندە مەرج نییە میکانیزمەکان بگۆڕدرێت یان ئەنجامێکی ئەو تۆی هەبێت یان نەبێت لەوەی لێکۆڵینەوە لە کێ بکەن، بەڵام هەر هیچ نەبێت مانایەکی سیمبولی هەیە کاتێک یەکێک لە ناو شۆڕشەکەوە لە پێکهاتەیەکی گرنگی کۆماری ئیسلامیەوە دان دەنێت بەوەی کێشە هەن. ئەمەش بۆ خەڵک مانای خۆی هەیە. هەر چۆنێک بێت تووڕەیی و ناڕزایی خەڵک ناڕۆن و تەواویش نابن بە دەستکەوتی سیمبولی. ئەمە شتێکە دەبێت ئێران مامەڵەی لەگەڵدا بکات، بەڵێن تواناییان هەیە لەوەی کۆنتترۆلی هەر شێوی و ئالۆزیەک بکەن کە لەم ناڕزایی و تووڕەیە دێتە ئاراوە، بەڵام نابێت ئەوە لەبیر بکەین کە ئێران ڕوبەڕووی نەوەیەکی نوێ دەبێتەوە کە هەز دەکات لە زۆر ڕۆ مافەکانیان لێ سەندراوەتەوە و زەوت کراوە. ئەمەش لە کاتێکدایە کۆماری ئیسلامی بەرەو پیری دەڕوات، دەستبژێرە سەرەکیەکە بەرەو پیربوون دەڕۆن. هەر بۆیە دەبینیت گرفتێکی تر لە ئێراندا سەر هەڵدەدات، ئەویش گواستنەوەیە لەنەوەی سەروەختی شۆڕش بۆ نەوەی نوێ و ئەمە شتێکە هێشتا بیری لێ نەکراوەتەوە چۆن چارەسەری بکەن. مەبەستە چییە لەوەی دەڵێیت کۆماری ئیسلامی ئێران پیر دەبێت؟ The people who reported the revolution, the engine behind the revolution, those guys are in their 50s, 60s. ئەو کەسانی بەشێک بوون لە شۆڕشی ئیسلامی ئەوانەی بزوێنەری شۆڕشەکە بوون ئێستا لە 50 و 60ەکانی تەمەنیاندان. بێ لەوەش لە سەدا هەفتای خەڵک لە ئێراندا ئەزمموی قۆناغی شۆڕشی ئیسلامیان نییە و تەنانەت سەروەختی شەڕی عێراق ئێرانیان لە یاد نییە کە ئەم دووشتە وەک بنەما بۆ کۆماری ئیسلامی ئێران زۆر گرنگن. بە مانایەکی تر کاتێک ئەوانەی بەشێک بوون لە شۆڕشی ئیسلامی دەڕۆن چی ڕوودەدات؟ چۆنێتی گواستنەوەی ئایدۆلۆژێتی شۆڕشی ئیسلامی بۆ نەوەی نوێ سەخت دەبێت، چونکە ڕوبەڕووی ئەو جۆرە تەنگەشەیە دەبنەوە چۆن خەڵک لە نەوەی نوێ ڕابکێشن بۆ بیرۆکەکانی خۆیان. ئەڵبەتە مەبەستم ئەوە نییە بڵێم کەسیان نابێت، نا، ئەوە تا خەڵکیان هەیە لە بەسیجدا یان لە شوێنەکانی تردا، بەڵام هێشتاش بە ملیۆنان کەس هەن کە ئاشنا نین و ناشیانەوێت بە ئایدۆلۆژیەکەت ئاشنا بن. You have millions of people who don't subscribe to the things that you hold so dear to you. But these challenges, don't you think that it needs kind of بەڵام نازەنین خانم بەڕای تۆ ئەم ڕەوشە پێویستی بە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نییە تا ڕێبەرایەتی بکات؟ دووەمیش دەرفەتەکان چەندن لە بەردەم ئێرانیەکاندا بە تایبەتی کە دەڵێیت کۆماری ئیسلامی ئێران پیر بووە. I think the Iranian youth calculated in response to what happened in 2009, the Green Movement, and the regime was پێم وایە گەنجانی ئێران بەهێند وەرگیران لە ڕووداوەکانی ساڵی 2009دا ئەوانەی پەیوەندیان بە بزوتنەوەی سەوزەوە هەبوو. ڕژێمی ئێران بە توندی وەڵامی خەڵکی دایەوە، ڕێبەرانی ئەو بزوتنەوەی دوورخستەوە. ئۆپۆزیسیۆن بووە ئۆپۆزیسیۆنێکی ژێرزەمینی. ڕژێم توانی بڵاوە بە خۆپیشاندانەکان بکات. گەنجانی ئێران لەو کاتەدا بڕوایان وابوو کە ڕووداوەکان نەگەنە ئاستی خوێن ڕشتن، چونکە شیانی گۆڕانکاری لە ڕژێمدا کەم بوو. ئێستاش هیچ ئاماژەیەک دیار نییە کە گۆڕانکاریەک لە ڕەوشەکەدا هاتبێتە ئاراوە. هازاران هێشتا بەهێزن. دامەزراوە دەوڵەتەکانی ئێران هێشتا لەو بڕوایەدان هیوایەک نییە ئەم ئۆپۆزیسیۆنە بتوانێت دەسەڵات وەربگرێت. دەشێت ئەمانە گۆڕانکاریان بەسەردابێت و ئەمەش دەکەوێتە سەر چۆنێتی سەر و سەوداکردنی حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئایا سوودەکانی ڕێککەوتنی ناوکی دەگەڕێتەوە بۆ خەڵک وەیانیش ئایا دەستبژێری ئێستای سیاسی ئێران دەتوانێت چی بکەن لەم یەک دوودەیەی داهاتوودا. Since 2003, there's a new term for Iraq. They say New Iraq. لە عێراق لە ساڵی 2003ەوە دەستەواژەی عێراقی نوێ بەکاردێنرێت، بەڵام تا ئێستا لە ناو پێکاتەکانی ئەم وڵاتەدا تێنەگەیشتن هەیە لەو دەستەواژەیە. ئاینەوەی نوێ لە ئێران تێگەیشتێکی هاوبەشی هەیە بۆ ئێرانێکی نوێ؟ That's probably one of the biggest challenges that the opposition faces. لەوانەیە ئەمە یەکێک بێت لەو سەختیە گەورانی ئۆپۆزیسیۆن ڕوبەڕووی دەبێتەوە لەگەڵ هەبوونی ئەو ناڕەزایی و تووڕەیی لە ناو زۆربەی گەنجاندا هەن بەرامبەر کۆماری ئیسلامی. هێندە ئەو گوتارە هاوبەشە بەدی ناکرێت لە ناو گەنجاندا سەبارەت بەوەی ئایا چ جۆرە حکوومەتێکیان دەوێت لە ئایندەدا. گەنجێکی زۆرت هەن، خەڵکێکی زۆر هەن لە ئێراندا کە دەڵێن ئیسلام نەکێشەیە و نەچارەسەریشە. دەیانەوێت دەوڵەت لە مزگەوت جیا بکرێتەوە. ئەمانەت هەن، بەڵام ڕوانینێکی هاوبەش لەسەر ئێرانی ئایندە هەتا ئێستا نییە.
ئایا ئێرانێکی ئیسلامی یان ئێرانێک لەسەر بنچینەی ئیمپراتۆریەتی کۆن یان ئێران لەسەر بنچینەی بیرۆکەی لیبراڵی یان هەر شتێکی تر بێت. ئەمانە ئەو پرسیارانن کە هێشتا ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە وەڵامیان بداتەوە. بەڵام ئەگەر گوتارێکی هاوبەش بێتە ئاراوە و هەر هیچ نەبێت بەشێکی لە دەور کۆب بێتەوە، ئەوە ئەو کات هیوایەک دێتە ئاراوە بۆ وەڵامدانەوەی ئۆپۆزیسیۆن کامە ناسنامەیان پێناسە بۆ ئێران دەستنیشان دەکات. Some of the opposition groups هەندێک لە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران تەمەنیان لە تەمەنی کۆماری ئیسلامی ئێران زیاترە و هەندێکشیان کەمترە. بۆ ئامانجێشی هاوبەشیان نییە. زەمینەی جیاوازی لە نێوانیاندا فراوانترە وەک لەوەی یەکگرتوو بن. On the one hand, these opposition groups probably لەلایەکەوە لەوانەیە ئەم لایەنانەی ئۆپۆزیسیۆن ڕوانینی جیاوازیان هەبێت لەسەر ئەوەی ئایا دەبێت ئێران چۆن بێت. تەنانەت لەوانەشە ئاستی تووڕەیی و ناڕەزایەکانیش بەرامبەر کۆماری ئیسلامی جیاواز بێت. لەلایەکی تریشەوە لەوانەیە پەیوەندی هەبێت بە چۆنێتی سەر و سەوداکردنی کۆماری ئیسلامیەوە بە هەر یەکێک لەو لایەنانەوە وەک هەوڵێک بۆ دوورخستنەوەیان لە یەکتر. بەڵام لە کۆتاییدا هەر ڕوبەڕووی ئەو پرسیارە دەبنەوە ئایا چ جۆرە ئێرانێکت دەوێت. هێشتا کۆدەنگیەک لەسەر ئەمە نەهاتۆتە ئاراوە. But I think at the end of the day, the question is, what do you want Iran to look like? What kind of state do you want Iran to be? And there is no consensus on that. Another question about the opposition groups. نازەنین خانم پرسیارێکی تر لەسەر ئۆپۆزیسیۆن ئایا دەکرێت بە نوێنەرانی خەڵکی ئێراندا بنرێن یان وەک نوێنەرانێک بن بۆ ئایندەی ئێران لێیان بڕواندێ؟ Well, it depends on which opposition groups you're speaking about. I think ئەمەیان دەکەوێتە سەر ئەوەی باز لە کامە ئۆپۆزیسیۆن دەکەین. پێم وایە بۆ ئۆپۆزیسیۆنی دەرەوە قورسترە تا بتوانێت پەیوەندیەکی تۆکمەی لەگەڵ خەڵکدا هەبێت لە ناوەوە. کۆمەلگای ئێرانی گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە بە تایبەتیش لەم 10 ساڵەی ڕابردوودا. ئەگەر نەتوانیت زمانی ئەمنەوە نوێیە بەکاربهێنیت و هێشتاش بە زمانی پێش شۆڕشی ئیسلامی قسە لەگەڵ لاواندا بکەیت، ئەوە لەوانەیە نەبیتە مایی سەرنج، چونکە ئەزمموی ژیان لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا داوای جیاواز و ڕوانینی جیاوازی بە دوای خۆیدا هێناوە. ئەگەریش باز لە ئۆپۆزیسیۆنی ناوخۆی ئێران دەکەیت، ئەوە ئەمانیش بە پێی پێویست ڕێکخراو نین. لە نێو شەقامی ئێرانیشدا زۆر نابیندرێن و ئەوەی کە هەیە داوای ڕیفۆرم دەکەن لە کۆماری ئیسلامیدا واتە ڕیفۆرمخوازەکان. ئەوەش ئایا سەرکەوتون یان نا ئەمە پرسیار و بابەتێکی ترە. بەڵام پێش دەچێت ڕیفۆرمخوازەکان زۆر یەکگرتوو نەبن وەک ئەوەی دەیانەوێت نیشانی بدەن. ئەوانش کە پشتیوانی لە ڕۆحانی دەکەن لەو بڕوایەدان ئەگەر شتێکی کەمیشت دەست بکەوێت باشترە لەوەی هیچ دەستکەوتێکن نەبێت. But you probably have a reformist base that finds the entirety of these establishment increasingly difficult to deal with. بەڕای تۆ هیچ دەرفەتێکەیە ئێران لە ئایندەدا ببێتە ئێرانێکی فێدراڵی؟ Let me put it this way. Iran is a strong central government. با بەم شێوەیە باسی بکەم. ئێران وڵاتێکە لەسەر بنچینەی حکوومەتێکی نێوەندی بەبێ هیچ گومانێکیش ڕژێمی ئێران هیچ خواستێکی سیاسی نییە بۆ جێبەجێکردنی فیدرالیزم و هەروەها تواناشی هەیە بۆ ڕێگەگرتن لە هەنگاوێکی ئاوها. تەنانەت ئاماژەیەکی تۆکمەی وەهاش لە ئارادا نییە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم شێوازەی ئێران. In these regions, let alone lobby for those kind of political objectives. So what about the political right? ئەی مافە سیاسەکانی نەتەوەکان چیان لێ بەسەردێ بۆ نمونە مافی خۆبەڕێوەبردن بۆ کورد و بۆ نەتەوەکانی تریش؟ I mean, that's certainly a question that Iran has to answer. بەدڵنیایەوە ئەمە پرسیارێکە کە دەبێت ئێران وەڵامی بداتەوە وەک چارەسەر لە کاتێکدا خەڵکی تووڕە و نەڕەزایی هەن لە وڵاتەکەدا و ئەگەریش ئێران بیەوێت بە وڵاتێکی کاریگەر بمێنێتەوە ئەوە دەبێت ئەم دۆسەیە بەهێند وەربگرێت. ئەگەر نا ئەوە خراپ دەبێت. بەڵام تا ئێستا دەوڵەتی ئێران بەردەوامە لە سەرکوتکردنی هەر ئۆپۆزیسیۆنێک بەرامبەر بە فەرمانڕەوایەتی ئەم دەستبژێرە سیاسی ئێستا لە دەسەڵاتدایە. And they have the capability to do that at the moment. Nazanin, thank you very much. Thank you so much. Thank you for having me. Yes, thank you.